سڵاو ئەم کاتان باش بینەرانی خۆشەویستی بەرنامەی تەوارەکان هیوادارم کە لە هەرکوێیەکی ئەم گۆی زەویە هەن ساغ و سلامەت بن بە بەرنامەیەکی تر لە تەوارەکان و بە تەوەرێکی تر لەسەر پرسی ژنان هاتوونەتەوە میوانی ماڵەکانتان هیوادارم کە تا کۆتایی لەگەڵمان بن. تەوەری ئەم جارەی بەرنامەی تەوارەکان تەرخان کراوە بە بەرزبوونەوەی ڕێژەی گیرۆدەبوونی ژنان بە مادە سەرکەرەکان لە ئێران. سەرەتا راپۆرتێک پێشکەشتان دەکرێت و دواتر دێنەوە لاتان و درێژەی بەرنامەکەمان. عەبدولڕەزا ڕەحمان فەزلی وەزیری ناوخۆی ئێران ماوەیەک لەوە پێش باسی لە بوونی 1,350,000 گیرۆدەبوو بە مادە هۆشبەرەکان لە ئێران کردووە و هاوکات ئاشکراشی کردووە کە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو ئاماری ژنانی گیرۆدەبوو بە مادە هۆشبەرەکان دووقات بەرز بووتەوە. بڵاوکردنەوەی ئامارێکی لەو جۆرە لەلایەن ڕەحمان فەزلیەوە لە کاتێکدایە کە بەرپرسانی وەزارەتی تەندروستی ئێران ئاماری گیرۆدەبووان بە مادە هۆشبەرەکانیان زیاتر لە 2 ملیۆن کەس ڕاگەیاندووە. ڕەحمانی فەزلی هەروەها ڕاگەیاندووە 1 لە سەر 10 سەروان لە ئێران خاوەنی کارن و تجارەت بە مادە سەرکەرەکان لە ئێرانیش ساڵانە بۆ 10,000 میلیارد تمەن گەڕاندەوە. هەروەها وەک باس دەکرێت ڕۆژانە لانیکەم و بە شێوەی مامناوەند 8 کەس بەهۆی مادە هۆشبەرەکانەوە گیانی لەدەست ئەدات. لە هەمان کاتدا 1 لە سەر 10 سەرجەم مادە هۆشبەرەکان لە ئێران کەڵکی لێوەردەگیرێت. وەک وتەبێژی کۆمیسیۆنی بێهداشت لە ئێران باسی کردووە ژمارەی توشبووان بە مادە هۆشبەرەکان لە ئێران زیاتر لە ئەفغانستانە. ئەوە لەگەڵ کەسانی گیرۆدەبوو خۆدزینەوە لە سزادانی کەسانی بازرگان و لایەنە پەیوەندیداری شاراوە لەم بوارەدا دەتوانێت یەکێک لە بەڵگە ئاشکراکانی ئەم مەسەلەیە بێت. تەنانەت کەسانی دەستگیرکراویش دوای ماوەیەک مانەوە لە گرتوخانەکان بۆ جارێکی تر بۆ زەلکاوی ئیعتیاد دەگەڕێنەوە و بگرە دواتریش وەک کەسانی خوارەوەی باندەکانی بازرگانیکردن درێژە بەکاردەدەن. مەسەلەیەکتر هەل لە پەیوەندی لەگەڵ ئەم مەسەلە بەرژەوەندی کەسانێک لە دەستگا سەرەکیەکانی دەسەڵات لە بازرگانیکردن بەم مادەیە. سەرچاوە هەواڵنەریە ناڕەسمیەکان زۆر جار باسییان لە بوونی کەسانی بەرپرس لە سەرەوەی باندەکانی کڕین و فرۆشتنی مادە سەرکەرەکان کردووە و بە وردبوونەوە لە ترانزیتی بربڵاوی ئەم مادە لە ئێران دەکرێت ڕاستبوونی ئەم بانگەشە بە گرنگ وەربگیرێت و گرنگیەکی زیاتر بەم بانگەشە بدرێت. بە تێگەیشتن لەوانەی باسی هات دەتوانین ئاماژەی زیاتر بدەین بە ڕۆڵی کۆماری ئیسلامی لە گیرۆدەکردنی کۆمەلگا بەم بەڵا ماڵوێرانکەرە. کۆماری ئیسلامی لە چەشنی هەموو سیستمی دیکتاتۆریەکانی جیهان هەڵۆدای کۆمەلگایەکی خاموش و بێدەنگە. ئەوەی جێگەی نیگەرانیە کە وەزیری ناوخۆی کۆماری ئیسلامی تەنیا باسی لە ئاماری چوونەسەرەوەی ژنان دەکات بەبێ ئەوەی باس لە ڕێگاچارەکان بۆ دەربازبوون لەم قەیرانە ماڵوێرانکەرەی کۆمەلگا بکات. ژنانی گیرۆدەبوو بە مادە سەرکەرەکان بێگومان گوشاری زیاتری کۆمەلگاکەیان لەسرە و ڕۆژانە بم بۆنەوە تووشی سەدان بێڕێزی و گوشارێک دەبنەوە. مەترسی لەم جۆرە کارانەش ئەوەیە کە بەهۆی نەبوونی شوێنێکی گونجاو بۆ ژنانی توشبوو بە مادە سەرکەرەکان ناچار دەکەونە پەراوێزی بنەماڵە و ئەمەش دەبێتە هۆی توشبوونیان بەدەیان دیاردە و خەساری دیکەی کۆمەڵایەتی لە ئێران. کارناسانی بواری کۆمەڵایەتی دەڵێن ئیحتیاد نەخۆشیە و توشبوون بە هەر نەخۆشیەکیش هۆکار و دەرمانی خۆی هەیە. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی توشبوونی ژنان بە مادە هۆشبەرەکان بێکاری و هەژاریە. زۆربەی ئەو لێکۆڵینەوانە و ئەو سەرچاوانەی لە پەیوەندی لەگەڵ احتیادی ژناندا بڵاو بوونەتەوە لێک خاڵدا هاوبەشن ئەویش ئەوەیە کە زۆربەی ئەو ژنانی تووشی احتیاد بوون هاوسەری مۆحتادیان هەیە و ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ لەلایەن هاوسەرەکانیانەوە توش کراون. لێکۆڵینەوەکانەوە نیشان دەدەن کە احتیادی ژنان لە کۆمەلگادا تا ڕادەیەک بە شاراوەی ماوەتەوە و هیچ کات ئامارەکان لە پەیوەندی لەگەڵ ژناندا ڕوون نین. ئەمەش بەخۆی ڕوانینی کۆمەلگایە کە بە چایەکی یەکجار پڕ لە سوکایەتی چاو لە ژنێک دەکرێت کە گیرۆدەی مادە هۆشبەرەکان بووە. یعنی لە دیدی کۆمەلگاوە ژنی توشبوو بە مادە سەرکەرەکان وەک لەش فرۆشێک وایە. بنەماڵەش لە ترسی ئابڕۆچوون و ڕسوابوون لە کۆمەلگادا جگەل لەوەی مامەڵەیەکی خراپ لەگەڵ ئەو ئەندامەی خۆی دەکا هەوڵ دەدات بە شاراوەیی بیهێڵێتەوە. ئەمەش ژنی گیرۆدەبوو بە مادە هۆشبەرەکان هێندەیری کە دەخاتە نێو دۆخێکی مەترسیدارەوە.
واتە زۆر جار ئەو ئیمکاناتەی بۆ تەرکی احتیاد کەڵکی لێوەرگیراوە وەک ناوەندەکانی تەرکی احتیاد ژنان لێی بێبەش بوون. ئێستاکەش وەک وەزیری ناوخۆی ئێران باسی کردو ئاماری ژنانی گیرۆ دەبوو بە مادە سەرکەرەکان پەڕێستند و تا دێت زیاتر ژنان گیرۆدەی مادە هۆشبەرەکان دەبن. وەک لە هەواڵەکاندا ئاماژەی پێدراوە هۆکارەکانی گیرۆدەبوونی زیاتری ژنان بەم بەڵام ماڵوێرانکەران نەبوونی کاری پێویست، تەلاق، بێکاری، گوشاری هاوسەری محتات، هەژاری و نەداری و خەمۆکی بوونی چەندین جۆر نەخۆشی دەرونی دیکەیە. خەیرانی ئابووری و کەم داهاتی بە جۆرێک لە جۆرەکان لە ئێستادا تەنگی بە کۆمەلگای ئێران هەڵچنی و ئەمەش بێکاری و هەژاری بەرینی لەگەڵ خۆی هێناوە و بەم هۆیەوە ژنانیش وەک باسکرا دەبنە گیرۆدەی ئەم بەڵا ماڵوێرانکەرە. هەر لە پەیوەندیەشدا و توێشمان ئەنجامدا لەگەڵ بەڕێز پیژان خۆبادی وەک یەکەم پرسیاریشم ئەوەیە کە هۆکاری بەرزبوونەوە و پەرەسەندنی لە ڕادەبەدەری ژنان بە مادە سەرکەرەکان لە ئێران و تەنانەت کوردستان چییە؟ کۆماری ئیسلامی بە درێژایی تەمەەن خۆی ناچار بووە کۆمەڵێک سیاست بگرێتە بەرەو بۆ ئەوەی بتوانێت جۆرێ دەسەڵات و سڵتەی خۆی مل کۆمەلگای ئێرانە داسەپێنێ و جمهوری ئیسلامی باتەوە بۆ سیاسەتە کولیەکە هەستی لەبار ئەو نگاهی ئیدۆلۆژیکە و نسبەت بە مەقوڵات اجتماعی هەستی و چەند نیگەرشی ئیدۆلۆژیکی واقعیە هەر لە سەرەتا و تەک مەقولەیەک اجتماعی و ئەوانەی ئێرانە کێشەی بووە لایکە و لەسەر ئەو باوەڕە بوو کە بتوانێت ئەو سڵتەی خۆیە گوستەرش بێبات و ناوچەوەلی هەرچی فێتر بخاتە ژێر ڕکێف و سڵتەی خۆی ئەوە باوەڕیە جەمەوکردن هێز و نیرو بوو بۆ شەڕ بۆ پەرپێدان شەڕ. جمهوری ئیسلامی لەو سیاست خۆیە باتەوە بە چەند ساڵ کارکە کردیا و بەر لە قیام 57 بۆ کۆنتڕۆڵ ڕۆژجەمعیەت و ئەوانە هات شەخص خومێنی فتوای داوت ئێمە دەخاڵەت لە کار خواست و ئێمە ناتوانین دەخاڵەت کارخوا بکەین نەتیجەتەن ئەو داروەلە بۆ ڕۆژ کۆنتڕۆڵ جەمعیەت یا میکانیزمەوە گیریا و بەرەو لە ڕژیم پاشایەتیە مەمنوعی کرد. لە ماوەی چەند ساڵێکا ئێمە دیمان جەمعیەت ئێران بووە تقریبەن جەمعیەتی دوو بەرابەر دوایی متوەجە قەزیەکە بوون کە چۆن تیا ماونەسە و گیریان کردە ئەوە بوو هاتن مەسئلەکەیان خستە بارێترا جایسە مەمنوعیان کردەوە حتا ئەم ماوەیە گە تەوەجۆتان کردو خود خامنەی بڕیاریدا کە جەمعیەت ئێران زەرفیەت و گونجایش تەمین جەمعیەتی 150 میلیۆن کەسی هەست جا بێ فکرکردنەوە بێ مدیریەت هاتنە پای ئەو قەزیە ئەوە بوو دەست ئەو نیمەی دۆم جەمعیەتەوە کە ڕۆشتی کردو مانە و نەیانەزانی چی پێ بکەن لایکەوە ئەو دیدە ئەمنیەتیەوە زاڵ و بۆ مەسئلەی جەمعیەت و ڕۆژ جەمعیەت و کۆنتڕۆڵ جەمعیەت لایکەوە ئەو جەمعیەتە نیروی دۆمەی کە بار هات و نیروی جوانێک و کاری گەرەک و ئیمکاناتی گەرەک و مەسکەنی گەرەک و جمهوری ئیسلامی جۆرە گەرەکی بوو لەسەر خۆی بازیان کات ئەوە بوو وەختی نیروی سالم ئەچێ داوای کارەکە مراجعا کات و سەردان شوێن و ناوەندە کاریابیەکانەکە یا ئۆرگان و ئیدارەیەل مەربوتە بۆ کاریابی جمهوری ئیسلامی ناچارە جوایەکی پێباتەوە جا مەقولەی جمهوری ئیسلامیە باتەوە جوبەوەی کە ئەو تەک مەقولەی بەناو ئینسانە کولەندژایەتی و زدیەتی هەست فەرق ناکا بۆی چ مەسئلەی ژنوێچە پیاو بێ کە متاسفانە چۆن ئەو نگاه ئەمنیەتیە لە جامعەی ئێرانە وەک بابەتی تایبەتی و لە کۆمەڵگای وڵاتان ڕۆژهەڵات ناوەڕاستا وەک بابەتێ گشتی دیدەکە دیدە جنسیەتیە لە هەر ئەو ڕوانگەی ئیدۆلۆژیکیەوە ئەڕوانن بۆ قەزیەی جنسیەت ئەوەسە مەسئلەی ژنان بەرجەستەترەوێتەوە مەسئلەی ژنان حادترە چۆن وەک مەسئلەی بڤەیکیچ ڕەبتیە سەر مەسئلەی پیاوەوە و مەسئلەی ناموس و شەرەف و حیسیەت و ئەتبار خانەوادە و ئەو نگاه جنسیەتیەوە هەستە مورد مەقولەی ژنە و ئەو مەسئلە بەرجەستەترە وەگەرنە لە کولا جمهوری ئیسلامی سیاستەکەی سیاسەتێکە بۆ دژایەتی تەک ئینسانە بۆ هەرزان ئەو نیروی ئینسانی ئەو جەمعیەتە دوو بەرابەریەوە ئیمڕۆ دەستی و گیری کردەوە ماسە و نازانێت کاری گەرەکە مەسکەنی گەرەکە کاری گەرەکە ئیمکانات زندگی گەرەکە جمهوری ئیسلامی ناچارە جۆری جوا ئەوە باتە و ناتوانێت جوای معقول و منطقی باتەوە جۆرێ سەرخۆی بازیەکە ئەویش ئەوەسە مەسئلەی پەرەپێدان مواد مخدرە ئێوە تواشاکەن تبخەرەوە ئامارێلەوە خۆیان باسیەکەن ڕۆژانە 1369 کیلوگرم مواد مخدر ئێرانە تەوقیفە کردیە ئەمە شتەوە خۆیانی ئەترافەکەن هەر ساعاتێک 57 کیلۆگرم مواد مخدر ڕۆژانە 652 پەروەندە لە ڕابطەیەک مەسئلەی مواد مخدرە
ئامارێکی خۆیان باسیەکەن جا هەمیشە یەک واقعی دەست ئامارگەل ڕسمیتەک ئامارگەل واقعیە فاصلیان ئاسمان و زەویە ئەو شتەوە خۆیانی ئەترافی دوەکەن 1,325,000 معتاد سەبشدەیان هەست و ئەو شتەوە خۆیان باسیەکەن لە ساعاتێکە 30 نەفەر لە ڕابتر تەک پەروەندەی مواد مخدرا وەک فروشەندە بازداشت دەکرێن ڕۆژانە ئێمە ئێرانە تبخەرە و ئامارێ لە مەراکز مربوطەی جمهوری ئیسلامی مەراکزێکی پەیوەندیان ئەو بابەتەوە هەزباسیەکەن ڕۆژانەیە 11 مەرگومیرمان هەست لە ڕێی استفاده لە مواد مخدرە و مجموعی ئەمانە نیشانەغا سیاست جمهوری ئیسلامی سیاسەتی صرفەن جنسیەتی نییە درسە باتەوە هەروەها پێشتر باسمان کرد باتەوەجو بۆ و نیگەرشە جنسیەتیەوە ئێران ئازاڵە جمهوری ئیسلامی خۆی پەرەی پێهاتە و ئەوی سەرچاوەکەی هەرەوە باوەڕە ئیدۆلۆژیکە سەرسەدە مەقولەی وەک ئینسان و ئینسان بوون هەسی و ئەو دیدە جنسیەتی غاڵبەکە مەسئلەی ژنەکە بەرجەستر و بەرچاوترە چۆن ژنەکە مەحدودترە ژنەکە باتەوەجو بۆ مەحدودیەتێکە هەسی دیدە ئیجتماعیەکە ئەو زوومەوە کریێتن مەسئلەی ژنا بەربەڵاوتر و وەسیعتر و گستەردەترە ئەگە ئێمە دەدانە پیا بووینین چەند دزی بکەن ئەوە دیار نییە ئەشاریەتەوە ناشی لەو مەسئلەی سیستم مەرد سالاریسە و ئەو بۆ چوونە جنسیەتی وازاڵە ولی ئەگە ژنێک دزی بکە فەوری جاڕیەوەن دەنگاتەوە بەرز دەبێتەوە ئەگە ژنێ مرتەکب خەتایبێ زەق و بەرچاوە ولی ئەگەر دەدانە پیا هەر ئەو خەتا بکەن جۆری ئەشاریەتەوە لایکە هەرەوە مەسئلەی غڕور و تەعەسوب شتێک بەناو مەردانەگی و باسەگریە لە کۆمەلگای شەرقیە لایکی جە ئەو دیدە جنسیەتیە و ئەو دیدە پیاسەرانەوە لە جامعی ئێرانە زاڵە ئەوەرەوە مەسئلەیوە بە سرنجدان بەم مەسەلەیە دەکرێت بڵێن سرنجنەدان بە احتیاجی ژنان و شاردنەوەی احتیاجی ژنان لەلایەن بنەماڵە چ کاریگەرێکی لێ دەکەوێتەوە؟ ئەتوانین بێژین واقعان فاجعەس چۆن هەروەوە دایسە نیشان دریاغە ئێوە تواشاگەنر لە ڕابتر لەم پزیشکیە ئەگەن نەخۆشی تۆ بیت نەخۆشیەکە چارەسەر ئەساسی بۆ نەکەیتەوە بیشاریتەوە دوای ماوەیەکە ئەو نەخۆشیە شکڵی بۆحرانیا خۆی نیشانەدا مزمن و درێژماوە و درێژخایەنە و ئەوانە خۆی نیشانەوە فاجعەبارترە یانێ تۆ ناتوانین کنترۆڵ و مەهاریکەی ئەگەر نەخۆشی هەر سەرەتاوە تۆ واقع بینانە بچیتە پای وەک واقعیەتی قبولی بکەیتەوە معقول بچیتە پای قەزیەکە بۆ دۆزینەوەی ڕێحەلەکانی ڕەفکردنی تەبیعەتەن هەم بارێ ماڵی کەمترە پێ تەحمیڵێ هەم هەزینەی ئەو مۆردەکەمەوێتەوە هەم لەبار اجتماعیە و هەم لەبار وەخت و زەمان و مەجموعی ئیمکاناتی پێگیری تەگەر بۆ نەجادان ئەو قەزیە تۆ ئەتوانی جۆرێک مدیریەتی بکەیتەوە ڕەحەتر تێکیاک نابیت وەلی متاسفانە وتم ئێمە لە کولا هەروەوە پێشتیش باسمان کرد ئەو دیدە جنسیەتیەوە غاڵبە ئێرانە مەسئلەی اعتبار خانەوادە و شەرەف خانەوادە و ناموس و ئەم بەحسگەلە هەمیشە ژن یا جنس مؤنث کە لە حتا تۆ جدول کلمات متقاطعة وەختی تواشایەکەی ئەنووسێ جنس بە ظاهر غالب جنس دووەم وەختی تۆ جدولەکە حەلەکەی جنس بە ظاهر غالبەکە دروستەوە نوعی گوریز لێدانە نوعی ئەوان فەریبیە جنس بە ظاهر غالبەکە ئەوینی نووسیە مرد ولی جنس دوم ئەیتر ئەمە نایشارێتەوە سەرهاج جنس دوم زەن دو حرفیە ئەوەسە ئەو دیدە وەختی غاڵبە هەمیشە شتەکە لە ئەو ڕوانگەی لە پشت عینەک پیاوە ئەبینیە ئێمە ئەشێ جامعەمان بەرە ئەو مەسیرە هانبین بەرە ئەو مەسیرە سەوقی بین لەو دیدە پیاسارانە بێتە دەرەوە ئەو ژنە و ئەو پیاوە جاییکە لەو کێشانەوە هەسمان لە خاوەرمیانە باتەوە جو بۆ فەرهەنگە کۆن و مزمن و چەند هزار ساڵە واجێ کەفتگە و خەڵک تەبعەتی لێوەکەین و جۆرێ لێوەکەن و جۆرێ باوڕائینیەکانیشی خاستگا و کانگا و سەرچاوی ئەسیان هەر خاوەرمیانەز هاتگن پەریان داسە و قەزیە یا جۆرێ خۆیان داهێنەری بوون لەو ڕابتا ئەو دیدە غاڵبە منێک پیاوە کە جەوامع شەرقی و خاوەرمیانەیی و ئەوانە لەدایک بووم باس مەسئلەی ژنەکەریە فەوریە چەند بۆ دیدە جنسیەتیەکەی فەوری ئەو فەرهەنگ پیاسالارانەوە من تیا بارهاتم ڕۆشتم کردگە ئەوە غاڵبەوێ ئەو دیدە ئێنا ژنەکە وەک مایملک خۆم کەنیشەکەم وەک مایملک خۆم وەک مەوجودێکە وەک بێسڵ کاڵاک تواشایەکەم و ئەوەسە جۆری گەرەکمە بیشارمەوە ئێمەشی جامعەمان فێر ئەوە بوێ ئەو نەخۆشیە بیشاریتە و وحشت ناک ڕۆشتەکات و فاجعەبار دەم بازەکات جا مەسئلەی تر هەست لازمە حتمەن ئێمە تەوەجۆی پێ بکەین ئەوی جەوەسە سیاسەتگەل جمهوری ئیسلامیە جمهوری ئیسلامی لای کەوتێت باس ئەواکە کە ئیعتیاد نەخۆشیە لایکە هەر ئەو نەخۆشە
ئەیوا زندانیەکە حکمی پێوە جارێ سیاست جمهوری ئیسلامی بۆ ئێمە مشخص نییە ئایا معتاد چژن چەپیا فەرق ناکە نەخۆشە یا مجرمە ئەگەر نەخۆشە ناو زندان ناچاکە وەک مجرم بۆچێت و بەرخوردەکەی تێکیە ئەگەر مجرمە تۆ چۆن وەک نەخۆش باسیەکەی چۆن تۆ ئەبزار ارتکاب جۆرمەکە ئەگەر تەوەجۆتان کردوێ حتمما بیرتانە ژنەفتتانە سەو زمانی ئای مرتزای بەختیاری بووە ڕئیس سازمان زیندانها دەورێک هات دەور دووەم هات بۆ قانون سازمان زیندانها اقدامات تأمینی تربیەتی سازمان زیندانهای کل کشور بڕیاری کەندا قانونیان تەزویقی جەوەوە سەهمیەی سوڕەنگ بۆ تەزیرەکردن مواد مخدریان دیاری کرد بۆ زندانی یعنی بابای زندانی وەک نەخۆشیە چێتە زندانە وەک مجرمێتێکی بەرخوردەکردیە ئەبزار جۆرمەکەیش لە نەدەرخۆیانەوە جۆرمە چۆن وەک مجرمێتە نەخۆشە معتادەکە بەرخوردیان کە ئەنە اختیاری ئەم تەناقوزە لەو سیاست و لەو مدیریەتە و لەو ئیدارەکردنە کێ جواو بوویە بەنابەرین وەختی ئێمە واقعبیانە ئەچینەوە بۆ قەزیەکە ئەیوینینەوە سیاسەتی لەغەڵەت جمهوری ئیسلامی کەمتەرخەمی جامعی ئێمە بێتەفاوەتیمان فشارگەل اقتصادی من بەرخورد فرم بووێتە ئەو تەیفاوە ناو معتادەوە ناسیێن سێ تەیفن جەماعەتێکیان ئەوانە ئەنواع لەزەتیان تەجروبە کردووە لەزەت مواد مخدریش گەشتیانە تەجروبە بکەن ئەچنەوە کەفنە ناوی غەرقەون تەیف دوم جەماعەتێکن تەک مشکلاتێکا ڕوبەڕوون تەوان تحمل ئەو مشکلاتیانە نییە زوو تەسلیمەون بۆ ئەوە دەرچن دەست ئەو مشکلات و مۆزەلاتەوە هەسیان پەناوەنە مواد مخدر جەماعەتی تریشەن دارای ئێنەرژی و تەوانێکن ئستعدادێکیان هەست بۆ خۆیان مەیانێک نییە بۆ بروز و بۆ شکوفاکردنەوە ئێوە سعداد و توان و ئێنەرژیەوە ئەوان هەسیان نەتیجەن بۆ دەرچوون دەدەست ئەو ئێنەرژی و پۆتانسیل نەهۆفتەی دەروون خۆیانەوە پەناوەنە مواد مخدر بۆ ئەوە جۆرێ خۆیانیان دەست ئەو ئێنەرژی خۆیانە و نەجات داوێ جۆرێ غافڵ بوون لێ جۆری خۆیان لێ دوورەوە بخەن بە پێی ئامارە فەرمیەکانی ئێران وا دەخراوە کە زۆربەی ژنانی توشبوو بە مادە هۆشبەرەکان ئاستی خوێندنی باڵایان هەیە هۆکاری گیرۆدەبوونیان بەم بەڵام ماڵوێرانکەرە چییە؟ ئێمە ناتوانین لە ڕابطە لە تەکتوا و مسائل و مشکلاتێکی جامعی وەک جامعی ئێرانە یا هەر جامعی کە مەجموعەی معضلات و مشکلاتی بۆ تێتە بەرەو غافڵ لە یەک واقعیەت سیستم ئیدارەی ئەو مەملەکەتە سیستم مدیریەتەکەی سیستم مدیریەتی کە ئێرانە هەز خۆی زەمینە ساز ئەو قەزیەسە ئێوە تواشاکەن جوانێک تواشاکردن ماهوارە مەمنوعە گوێچکەدان موسیقی مەمنوعە چوون و لە پارتی و شەو میێوانیەکان ڕەفیقانە مەمنوعە چوون بۆ تەفریح و ئەوانە مەمنوعە لیباست کۆنتڕۆڵەکردیە دوو تاڵمووی سەرت هادەرە و کۆنتڕۆڵەکردی و باسخاستە لیەکەنەوە ناو ماشینەکە تو تەک براکەی خۆتا دانیشتی یا خیابانە دەستان ناو دەست براکە تاوەکە نیشتی ڕێەکەی مەموران نەهیمونکەر و 1001 گەشت و بەنووسات کە دایانیاوە تێن لێتە پرسنەوە شناسنامەکەت نازانم ئەگە تۆ ڕابطەی خوێنیت نەوێ حتمما ئەتوەن بازداشت دەکەن مجازات دەکەن تاعهودیان لێتگەرەکە 1001 کێشەت بۆ دروستەکەن ئەو نیروی ئینسانیە جوانە محیط دانشگاکەی ئاوا لێ تەنیا هەسە و دیدە جنسیەتیەکە دوارە غاڵبە محیط خانەوادا فشار تێرنە ملی بەخاتر ئەو دیدگای مرد سالارانە محیط کارە باتەوەجۆ بە و فەزاوا هەست چاوچنۆکی و نازانم مجموعەی کێشەوەل و معزلات جنسیەتی ئەوانەوە تێتە بەرەو بۆ ژنگە لە بۆ کەنیش ئەمانە چە بکەن چ دەرەتانیکەن بۆ ماهاسە و وانە سرفەن مەسئلەی فەرهەنگی ئێمە ناتوانین لە مەقولەی باسەواد و بێسەوادا تواشاکەین چۆن نوعی مەدرەگەرایی غاڵبە ئێمڕۆ لە سیاسەتگەل ئاموزش و پەروەرشی و لە سیاست بێسلا ئاموزشکەلان جمهوری ئیسلامی جا چۆن مەسئلەی سەهەمیەکان مەسئلەی تەوسیە ئیدارەکان و نەهادیە حکوومەتی هەست ئەو نە تەوەجۆ ناکەن تەحسیلات و معلومات سرفەن مەدرەگەراییە ئەوێنی بابا دکتورای هەست وەلی ئەنازەی کەسێک 5 کلاس ابتدایی سەوادی هەست لە زمینەی فرەی معلومات و دانش و ئەوانە جێماوە نییە ئەو سەدحا لە مقابڵ ئەوێنی بابای کەس بێسەوادە شاید سەوادی فقط خوێندنووسینەوە لە زمینەی مەجموعەی مەقولاتە لە زمینەی ڕاوت و مناسباتە لە زمینەی توشبوون و مەجموعەی مۆزەلات اجتماعیە سالم ماسە و پاک ماسە و پس ئێمە ناتوانین مەسئلەی تەحسیلات وەک شاخصی تواشاکەین ئەگەر لەو زاویە ئێمە تواشای مەسئلەی تەحسیلاتکەین بەڵێ ئەو جوانە ئەو کەنیشکە یا ئەو کوڕەوە توش مواد مخدرەوێ دانشگا سوها ئێنە ڕێیان بۆ نێشە و دەرەتانێتری بۆ نییە تۆ بێ معزەلات مەشغەڵەی تری بۆ دروستکە تۆ بێ محیط
دانشگاکن وحی تحصیلەکەی پر جنب و جوش بکە شادی بکەرە و لەو حاڵەتە بوونبەستە و ئەو تاریکخانە بێرانیە دەرەوبی خەبەر خوەر باتە لێ سێوەران نەمێنێتەوە و تاریکاییان نەمێنێتەوە فەزای بازوێ تاحقیقەکە تەک ڕەفیقی کوڕەکەی ئەچێ بۆم لە ئەچێ بۆ لا ئەچێ بۆ ڕستورانە ئەچێ بۆ کافێک بەستنی کە خوا ئەچێ بۆ کوهنەوەردی تو مەحدودی مەکەرە و تو سرفەن بەخاتر ئەوە چۆن ژنە قەول خۆتان جنس دووەمە لە چادر و چارچێوە مەی پێچەرە و دایمە پۆشە مەیخە تاریکخانە با بێتە بەرە و خۆی نیشان بە وەختێ ئەنگیزەی بێ بۆ ئێدامەی حیاتی ئێوە تواشاکەن یەکێ لەو معزلاتەوە ئەخیرەن جامعی ئێران باتەوەجو بۆ وەزیە جەمیەتی واسی تێکیان ڕوبەروە مەسەلەی خودکوشیە ئەم مەسەلەی خودکوشی کوێوتێ ئەنگیزەیان بۆ زندگی نەهێشتێسەوە هەرچێ زاویە و ئەتوەستنەوە مەحدود دەکەنەوە تۆ ناچاری نەهایەتەن ڕێیکە بۆ نەماسەوە یعنی هەڵەگەڕێتەوە بۆ دقیقەن سیاسەتگەل سیستم حاکم چۆن لەبار فەرهەنگیە و لەبار اقتصادیە و لەبار سیاسیە و لەبار ئیجتیماعیە و لە هەرچێ زاویە و تواشایەکەی تۆیان وەک شاروان نیازە مەنگەنە ئەگە و تبق ئەو قاڵب و فرمۆ چوارچێواوان هەستیان تۆ نەجوڵیتە و خواسە معلومە چەت پێکەن ئاواتە پێکەن تۆ ناچارن دەست پێی ئەقدامی وەخت کوشکە و یا بۆ دەرچوون هەرە مردەوە باسمان گوتمان بەشێ لەو جوانێ لەوە جەزب مواد مخدرە و نۆتوشی عتیادەون مجموعی توان و ظرفیت و استعدادیان است میانیان نیە بۆ بروزی ئێوە تواشاکەن جەماعەتێکیان توانایی ئەوەیانە زیاد لەبار ماڵیە و یا جۆرێتر بیرەکەنەوە خۆیان لەو مەحدودەی جغرافیایی کە ناوی ئێرانە شوارچێوەی کە ناو ئێران خۆیان دەربازەکەن ئەوینی لەسەد جەهانە ئەرزەندامەکەن مەترەحەون فەرق ناکا هینچ ملیەتێکن فارسمانەس کوردمانەس بەلوشمانەس ئازەریمانەس تورکمەنمانەس عەرەبمانەس گشت ئەوانە ئەوینی ئەلعان فرێک مەراکز علمی جەهانیا حضوریانەس و نەخشیانەس ئەوەسە قەزیەکە ئەو مەحدودیەتە باعث بووە هەم بۆ دەرچوون دەست ئەو وەزیەت خۆیانە و هەم تەفەنۆنێشک ناون تەفعێشک ناون شاداوی و بەشاشێتیان لێگیریاسە و سیستم و فەرهەنگێکە کە ئەوانەی قوربانەی شەڕن تۆ ئەوەی تۆ ناو دانشگاکانە دەفنیەکەی تۆ تەوسیاکەی چەندین تریبۆن و رادیۆ و تەلەڤیزیۆن و منبەر و مزەت و حسینی هادەستە و تۆ ئەیژی هەرکەس فرەتر بگیرێت و هەرکەس فرەتر عەزاب بگرێ مقەڕبتر و بۆ خوا نزیکترە ئەوە فەرهەنگێکە نیرویەکی ئیمڕۆییە نیرویەکە تەک ئەو فەرهەنگە ناتوانێت خۆی بێفقات و سازگە ئەمە بەرەو کوێچێ ئەگە بۆ کاناڵێک نەگەڕێ شوێن کاناڵێکانەوێ بۆ دەرباز بوون دەربازکردن خۆی لەو وەزیەتەوە نابسامانیە وەزاڵە من سەریا هەرچەند ئەمە تەوجی نییە ئەو نیروی ئینسانە چ کەنی چ کورمان مجاز نییە ئەوە کارێ بکە ئەشێ ئاقڵوێ ئەشێ ژیروێ دوورسە تەرفەندێکە سیاسەتێکە جمهوری ئیسلامی گردیە ئێوە تواشاکەن ئیمڕۆ ئەگە جامعەی ئێران و بازاڕ ئێرانە بگەڕی فرە شوێنە بازێ پێداویستی و نیازگەل زەروری و حیاتی و حتا فرە شوێنە لە وازمۆل تەحریر و مەدرسە و ئیدامە تەحسیل گرانتر لە مواد مخدر دەسەکەفێ خو معلومە ئاوە جامعەی کاتۆ بەرەو کوێچی پرسی مادە سەرکەرەکان و هۆکارەکانی پەرسەندنی ئەم دیاردەیە زۆر لایەن و زۆر لێکدانەوەی بەرفراوان دەخوازێت و بابەتێکی ئاوە کورد ناتوانێت هەموو لایەنەکانی باسەکە لێک بداتەوە ئەوەی کە لێرەدا قسەی لەسەر دەکرێت و لە تەشەنەستاندن و پەرسەندنی زیاتری ئەم بابەتە کاریگەری هەیە خودی سیستمی سیاسی ئێرانە هەموو نیشانە و دەرەنجامەکان باز لە کەمتەرخەمی دەسەڵات و بەگرە بەشداری ڕاستەخۆی دەسەڵات لە بڵاوکردنەوەی مادە سەرکەرەکان لە کۆمەڵگای ئێراندا دەکەن و بە وردبوونەوە لە ئامانجە شاراوەکانی ئەم بە پلانە ئەم مەسئلە و ئەم تۆمەتبارکردنە مەشروعیەت پەیدا دەکات. ئازیزان لە بەرنامەی ئەم جارشماندا ڕێز دەگەین لە یادی هەمەشی زیندوی هاوڕێ شەهید حەنیفە ڕەزاپور پێشمەرگەی خۆشەویست و فەداکاری ناو ڕێزەکانی کۆمەڵە یادی بەرز و بەڕێز بێت. بەرز و بەڕێز بێت یادی هەمیشە زیندوی هاوڕێ حەنیفە ڕەزاپور پێشمەرگەی خۆشەویست و فیداکاری کۆمەڵە. ئەم جارە گۆشەی ئەستێرە گەشەکان تەرخان دەکەین بۆ یادی ژنە تێکۆشەر و قارەمانی نێو ڕیزەکانی کۆمەڵە هاوڕێ حەنیفە ڕەزاپور کە سەر بەو نەسڵە لە ژنانی زەحمەتکێش و شۆڕشگێڕی کوردستان بوو کە بەکردەوە
کۆت و بەندی کۆیلەتی ژنانی لە یاسا سەدە نێوەڕاستیەکانی کۆماری ئیسلامی پچڕاند و وەک شۆڕشگێڕێک لە مەیدانی خەباتی چەکدارانەی کوردستاندا هەڵدەسووڕا. حەنیفە ڕەزاپوور ساڵی 1336 هەتاوی لە خانەوادەیەکی زەحمەتکێشی ئاوایی ئینچکەی فەیزوڵڵابەگی لەدایک بوو. قۆناغی منداڵی بە هەژاری و دەستەنگی تێپەڕ کرد و پاشان خانەوادەکەی بۆ پەیداکردنی کار چوون بۆ شاری سەقز و ئەوەش بووە هۆی دەرفەتێک بۆ حەنیفە تاکو بچێتە قوتابخانە و خەریک بە خوێندن بێت. هاوڕێ حەنیفەش وەک کچە زەحمەتکێشێک هاوینان چ لە کوورەخانە و چ لە دێ بۆ کاری کشاوەرزی یارمەتی خانەوادەکەی دەدا و بەم جۆرە ڕەوتی ژیانی ئەویش لەگەڵ باقی ژنانی زەحمەتکێشی کوردستان تێکەڵ بوو لەگەڵ هەژاری و چەرمەسەری زۆر. ژیانی کرێکاری و پڕلەمەینەت بیری ئەوی بە چەوساندنەوەی ستەم و بێمافی ئاشنا کرد و ئەو کات کە دەرسی دەخوێند نابەرابەری و جیاوازی نێوان ژیانی ئینسانەکان کە بە زەقی بەرچاو دەکەوت زۆر ئازاری دەدا. لە جەریانی ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی لە دژی ڕژیمی شا ئەویش وەک زۆر یەک لە لاوانی ئەو کاتی ئێران لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا بوو بەم جۆرە دەورێکی نوێ لە ژیانی دەستی پێکرد. ساڵی 1359 هەتاوی لەگەڵ کۆمەڵە و سیاسەتەکانی ئاشنا بوو هەڵسوڕانی سیاسی خۆی بە کۆمەڵەوە گرێدا و وەک لایەنگرێکی تەشکیلاتی دەستی دایە کار و چالاکی. دوای ماوەیەک بەرپرسایەتی چەندین کۆڕ و کۆمەڵی نهێنی پێسپێردرا. ساڵی 1360 دەستی لە خوێندن هەڵگرت و بەردەوام بە شوێن جێبەجێکردنی ئەرک و کاری تەشکیلاتی بوو. ساڵی 61 لە تەشکیلاتی گەڕەکەکاندا سازماندرا و ئەم ئەرکەشی بە دڵسۆزی و کارزانیەوە بردە پێش. هەر ئەو ساڵە بەهۆی مەسائلی ئەمنیەتیەوە لە شار هاتە دەرەوە و بە ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵا پەیوەست بوو. دوای تێپەڕکردنی دەورەی فێرگەی پێشمەرگایەتی لە ناوچەی سەقز سازماندرا. ئەو دەورەش بۆ هاوڕێ حەنیفە لێواولێو بوو لە دڵسۆزی و فداکاری و لە خۆبردوویی و بە باشترین شێوە ئەرکەکانی بەڕێوە دەبرد. ورەی بەرز و ڕەزمەندگی و ماندووی نەناسی لە جەریانی کاردا و تێکڵاوی لەگەڵ هاوڕێیان و خەڵکی زەحمەتکێش لە تایبەتمەندیە بەرچاوەکانی بوو. سەردەمێک دوای بینینی دەورەی پزیشکی لە ناو واحدەکانی پێشمەرگەدا کاری پزیشکیاری لەسەرشان بوو کە بە دڵێکی گەورە و بە بڕوا بەخۆبوونێکی بەهێز بەخۆی و بە بزوتنەوەکەی ئەرکەکانی بەجێدەگەیاند. جەسارەت و قارەمانیەتی حەنیفە لە نێو ڕیزەکانی کۆمەڵا بەرچاو بوو. لە دەیان شەڕی قارەمانانەی پێشمەرگەکانی کۆمەڵەدا بەشداری کرد. بۆ نمونە لە شەڕی گەورە و بەناوبانگی ئالان لە پاییزی ساڵی 1362 هەتاوی، گرتنی پایەگای جەوشەن، شەڕەکانی کەنۆڵان و دەیان شەڕی گەورە و بچووکی تر زۆر بوێرانە بەشدار بووە. هاوڕێ حەنیفە لە مەیدانی شەڕ لەگەڵ هێزەکانی ڕژێمی ئیسلامی وەک شۆڕشگێڕێکی ماندوونەناس و دڵسۆز شەڕی دەکرد و لە هیچ فداکاری و لە خۆبردوویەک سڵی نەدەکرد. ناوبراو لەگەڵ دەیان و سەدان ژنی دیکە لە نێو ڕیزەکانی کۆمەڵا نیشانیاندا
کە نەتەنیا خەباتی سیاسی بەڵکو لە مەیدانەکانی شەڕیشدا نەترسانە و بە جەسارەتێکی زۆرەوە دەتوانن بەشدار بن و بەم شێوەیە بوونە پێشەنگی خەباتی ژنانی کوردستان. هاوڕێ حەنیفە بەهۆی چالاکی و هەڵسوڕانی و تێکۆشانی بۆ بارهێنانی لە باری سیاسیەوە بوو بە ئەندامی کۆمەڵە. لە 11 ڕەزبەری ساڵی 1365 هەتاوی لە جەریانی شەڕی ناوخۆییدا لە بەرزاییەکانی ئاوایی دەرەوەزانی خوارەوە گیانی لە پێناو دموکراسی و ئامانجی سۆسیالیزمدا بەخت کرد و پەیوەست بوو بە کاروانی پڕ لە شانازی شەهیدانی کۆمەڵە. بە درێژەدانی ڕێگای هاوڕێ حەنیفە ڕەزاپور و هەموو گیانبەختکردوانی کۆمەڵە ڕێز لە یادی ئازیزیان دەگرین، یادیان بەرز و ڕێگەیان پڕێبوار بێت. بینەرانی خۆشەویست هەلێرەدا هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەشمان. هیوادارم کە بە دڵتان بوو بێت. تا کاتێکی تر و بەرنامەیەکی تر شەو ڕۆژتان هەر خۆش بێت.